سودجی زیاتر لسر و برسیراب واستن به تایبت انجام دادن و برهنان دیکرتا گشت و گذاره دا به میوانداری رزار سامان عرب روبر گشتی و برهنان حوله بخیراتی که سامان ماندونه بن نها دوی داویه دا و برهنان و انجام دادن و دوی کرتی دا دیچ آز دایه زور سپاس بنای خوای گورو مهربان دیاره دوای پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەستەی وەبەرهێنان بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان پلانی وەبەرهێنانی بۆ ماوەی 10 ساڵ ڕاگەیاند. ئەگەر سەیری پلانەکە بکەین دەبینیم زۆرترین پرۆژەی گەشتیاری کشتتوکاڵی پیشەسازیەکە لەلایەن وەزارەتە پەیوەنددارەکان لە بۆ مەهاتیە. ئەگەر باسی کەرتی گەشتیاری بکەین لە هەرێمی کوردستان خۆی هاتنی ئەو هەموو گەشتیارە شاهێدە لە بۆی کە پرۆسەی وەبەرهێنان لە بواری گەشتیاری پرۆسەیەکی سەرکەوتوو بووە و یەکێک لە بەندێک لە کارنامەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەرەپێدانی کەرتی گەشتیاریە و فرەچەشنکردنی سەرچاوەی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە لە دەستەی وەبەرهێنان و بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی هەولێر زیاتر جەخت لە ئەو پرۆژانە دەکەینەوە کە پرۆژەی استراتیزین و ژێرخانی گەشتیاری لە هەرێمی کوردستان پەرە پێدەدا. سەرمایه‌گوزاری لەو کەرتە لە 12 میلیارد دلاری تێپەڕاندووە لە سنووری پارێزگای هەولێر کە خۆشبەختانە بەشێکی زۆری ئەو پرۆژانە ئێستا لە قۆناغی ڕایکردن و بەشێکیان تەواو بوون و بەشێکیان لە ڕێکارەکانی تەرخانکردنی زەوی و ئەنجامدانی پێدانی مۆڵەتی وەبەرهێنان. باشە کاک سامان تا چەند ئەوەنە پشتی وێ وەبەرهێنانە بەرەخوا دانە وێ کارتێ پشتی و بڕیارە ڕاگرتنە مۆڵەتدانە بە پرۆژێ نیشتەجێبوونی ڕوودەیە و یەکژە ئەڵمانجەوەی ئەبوو وەبەرهێنەر بەرە خۆ بدەنە کارتا گەشتیاری و هەم کارتا پیشەسازیژی ئەوێ چ جوڵەیەک چێ کرد وەبەرهێنان وەکە پێویست بەرە خوددانە بکات ئەکید ئەگەر تەمەشای داتاکان بکەی لە دوای ڕاگررتنی پێدانی مۆڵەتی وەبەرهێنان بە پرۆژەکانی نیشتەجێبوون دەبینین ڕێژەی پێدانی مۆڵەت لە سێکتەرەکانی تر زیاتر بووە و بە تایبەتیش ئەو ژمارە لە بەردەستمانەگەر تقریبیش لە سنووری پارێزگای هەولێر 170 مۆڵەتی وەبەرهێنان لە تەمەنی کابینەی نۆ دراوە کە سەرمایه‌گوزاری دەکاتە 12 میلیارد دلار کۆی سەرمایه‌گوزاری لە سەرەتای دروستبوونی دەستەی وەبەرهێنانەوە 44 میلیارد دلارە. دەبینین ئێستا پرۆژە گەشتیاریەکان 89 پرۆژەی وەبەرهێنانن لەسەر ئاستی پارێزگای هەولێر کە سەرمایه‌گوزاریەکەیان 9 میلیارد دلارە. ساڵی 2023 و ئێمەش لە نیوەی ئەو ساڵین بەڵام زۆرترین مۆڵەت بە سێ سێکتەر دراوە. یەکێک لەو سێکتەرانەی کە پلەی دووەمی وەرگرتووە پرۆژە گەشتیاریەکانن چونکە بەپێی ئەو تەوجیهات و ئەو ڕێنمایانەی لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاراستەی دەستەی وەبەرهێنان و وەزارەت پەیوەنددارەکان دەکرێت فرەچەشنکردنی سەرچاوەی دارایی و پرۆژەکانی وەبەرهێنانە و کەرتی گەشتیاری لەبەر ئەوەی ئێمە ژێرخانێکی زۆر باشی گەشتیاریمان هەیە و چەندین ناوچەی گەشتیاریمان هەیە دەبینین وەبەرهێنەران دوای ئەوەی کە سێکتەری نیشتەجێبوون پرۆژەکان ڕادەگیرێ ڕوو لە سێکتەرەکانی تر دەکەن و لە ئەولەویەتی کاری ئێمەشەکە پرۆژەی گەشتیاری و پیشەسازی کشتتوکاڵی هاوتەریب لەگەڵ پرۆژەکانی تر زیاتر مۆڵەتیان پێ بدرێت. باشە کاک سامان دپلاندا چ پرۆژەی نو هەنە بۆ هەولێرێ؟ ئێمە دەتوانم بڵێم لەسەر ئاست لە سنووری پارێزگای هەولێر لە ناوچەی خەبات لەسەر زەی گەورە چەندین پرۆژەی گەشتیاری هەیە و یەکێک لەو پرۆژانە دەتوانین بڵێن یەکە لە پرۆژە استراتیزیەکان ئێستا قۆناغی هەڵسەنگاندن و تەرخانکردنی زەوی تێپەڕاندووە کە پرۆژەیەکی گەشتیاریە لەسەر ئاوەکە دروست دەکرێت و هەروەها لەسەر زەی گەورە و چەندین پرۆژەی تری خاوەن براند لە بواری ئوتێلداری خۆتان دەزانن چەندین گەشتیار لە ناوچەکانی عێراق و دەوروبەریشمان دێن سەردانی ئەو شوێنە دەکەن و لە سنتەریش زیاتر ئیحتیمام بەو پرۆژە هوتێلانە دراوە کە خاوەن براندی نێودەوڵەتین چ براندەکانی کە لە وڵاتانی عەرەبی هەیە یاخود لە وڵاتانی ئەوروپیدا و چەندین پرۆژەی کەمان هەیە لە ڕێگای مەسیف کە پرۆژەی گەشتیارین واکو گوندی گەشتیاری و کردنەوەی چەندین ڕێستۆرانتی خاوەن براند و ئەو شوێنانەی کە پێویستیان بەپێی ئەو پلانێکە لە وەزارەتی شارەوانی گەشت و گوزار و بە تایبەتیش لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر بۆ ئێمە هاتووە تەرویزمان بۆ کردوون و ئینشاءالله لە ئایندەیەکی نزیک ئەوانیش بەڕووی گەشتیارانی هەرێمی کوردستاندا دەکرێنەوە. باشە تا چەند ئەمانە ئەو پرۆژانەی کە جێبەجێ دەکرێن و لە پلاندانا جێبەجێ بکرێن
وەبەرهێنەرە بیانیەکان ڕۆڵ تێدا دەگێڕن ئامادەبوونیان تێدا هەیە. ئێستا لە کوێ ئەو پرۆژانەی کە لە سنووری پارێزگای هەولێر ئەنجام درراوە سەتادەیان وەبەرهێنەری بیانی واتە وەبەرهێنەری خۆماڵی تیاندا نییە لە بواری ئوتێلداریە لە بواری ڕێستۆرانتە و لە بواری گوندی گەشتیاریە و 180یان پرۆژەکان خۆماڵین و بەشێکیان هاوبەشن واتە ئەو خاوەن براندانەی کە لە وڵاتانی دەرەوە دێنە هەرێمی کوردستان ئێمە مۆڵەتیان دەدەینێ بە هەمان شێوە بە هەمان ئیمتیاز کە وەبەرهێنەرێکی خۆماڵی لە هەرێمی کوردستان مۆڵەت وەردەگرێت. بۆیە لە کەرتی گەشتیاری زیاتر دەتوانین بڵێن وڵاتی لوبنان زۆرترین مۆڵەتی لە بواری گەشتیاری وەرگرتێ ئیماراتە و وڵاتانی ئەمریکا و ئەوروپاش بە تایبەتمەندی هەیە بە وەبەرهێنەری بیانی دەدرێتن حتمما یاسای وەبەرهێنان زۆر ئیمتیازی داوەتەوە وەبەرهێنەری بیانی و حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش دەستەی وەبەرهێنان یەکەیەکی تایبەت بە پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر بە وەبەرهێنەرانی بیانی لە دیوانی دەستەی وەبەرهێنان کردوتەوە و ئەو یەکەیە زیاتر کار لەسەر ئەوە دەکات باشترین فڕاست باشترین پرۆژە باشترین خزمەتگوزاری پێشکەش بە وەبەرهێنەری بیانی بکە و بە تایبەتیش ئەو پرۆژانێک کە لەسەر ئاستی هەموو دنیا خاوەن برانداتی نێودەوڵەتین لە دەتوانم بڵێم لە سنووری پارێزگای هەولێر مۆڵەت وەردەگرن و مۆڵەتی وەبەرهێنان سامان لە ڕووی پەیداکردنی دەرفەتی کار بوو دەستی ناوخۆ ئێوە وەکو دەستەی وەبەرهێنان چوون چاودێری ئەم هەنگاوە دەکەن بۆ ئەوەی وەک پێویست دەرفەتەکانی کار بوو دەستی ناوخۆ بێتن لە پرۆژەکانی گەشتیاری و ئامەتەنیش ڕاستە بەپێی دوایین بڕیاری ئەنجومەنی وەزیران لەلایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئاراستەی وەزارەتە پەیوەنددارەکان کراوە بە تایبەتیش ئێمە بە حکمی ئەوەی چەندین پرۆژەی وەبەرهێنانمان هەیە بە هیچ شێوەیەک بۆ وەبەرهێنەر نییە لە 175 کارمەند و کرێکارەکانی خەڵکی خۆماڵی لە هەموو پرۆژەکان جێبەجێ دەکرێت تەنها هەندێک پرۆژە تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە لە پرۆژەکانی کارگەی شیش و توانەوەی ئاسن کە ئەوانە لە توانای خەڵکی خۆماندانیە چەند کارمەند سپۆری مانیە ئەو 125 تایبەتە بەو کارگانە دەنا بە خۆشحاڵیەوە دەیڵێن پرۆژەمان هەیە 195 کرێکاری خۆمانە هەلی کار ڕەخسێنراوە لە سنووری پارێزگای هەولێر لە ماوەی ئەو 5 ساڵی ڕابردوو نزیکەی 35,000 هەلی کار لە بۆ خەڵکی خۆمان بەردەست کراوە و لە پلانی ئێمەشدایە کە ئەو ڕێژەیە بەرز بکەینەوە بۆ ڕێژەی 100 تەنها ئەو کارمەندە فەنیانە نەبێت کە لە کاتی بە ئیشخستنی کارگەکان یاخود پسپۆریەکەیان تایبەتمەندە بەو کارگانە دەنا بە پێچەوانەوە ئێمە کارمان لەسەر ئەوە کردووە و هەماهەنگیشی تەواویشمان لەگەر وەزارەتی کار و بەڕێبەرایەتی پەیوەنددارەکانی کاروباری کۆمەڵایەتی هەیە کە ڕۆژانە سەردانی ئەو پرۆژانە دەکەن و داتای دروست و ڕێکوپێک بە هەمانجی لەگەڵ پارێزگای هەولێر کار لەسەر ئەو مەلەفەش کراوە. ڕێبەر گشتی وەبەرهێنانە هەولێر ڕێزدار سامان عەرەب سپاس بۆ ئامادەبوونەوە ماندی نەبن. زۆر سپاس بۆ